شار دەپەڕێتەوە قۆناغێکی مەترسیدار. ئێران و ئەمریکا چەکی نەوت دژی یەکتر بەکاردێنن. وڵاوکردنەوەی نەخشەی کوردستانی گەورە لە کەناڵێکی ئەمریکی. ئەردۆغان تووڕە دەکات و ڕوونکردنەوە دەدات. زانیاری نوێ لەبارەی موچەی مانگی دوو وادەی دابەشکردنی ئاشکرا دەکرێت. خەریکە شەڕی ئێران تەنها لایەنە سەربازیەکەی نامێنێتەوە و ڕوودەکاتە شەڕی وزە. کەناڵی CNN ڕایگەیان ناقۆناغی نوێ کۆگا گەورەکانی نەوت دەبێتە ئامانجمان و ژێرخانی وزە و ئابووری ئێران خاپوور دەکەین. ئاڕەشەکە هەرزوو کاردانەوەی تارانی بەدوای خۆی داهێناوە. محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران وەک ئاماژەیەک بۆ نەوتی وڵاتانی کەندا و ڕایگەیان ئەگەر جەنگ بەو جۆرە بەردەوام بێت ڕێگایەک بۆ فرۆشتنی نەوت دەمێنێتەوە نەتوانایەکیش بۆ بەرهەمهێنانی نەوت. لەلایەکی دیکە پێگەی ئەکسیۆسی ئەمریکی ڕایگەیان ئەمریکا و ئیسرائیل تاوتوێی داگیرکردنی دوورگەی خارق دەکەن کە پێگەی سەرەکی فرۆشتنی نەوتی ئێرانە بۆ دەرەوە. بەپێی ناوەندەکانی لێکۆڵینەوەی ئەمریکی لە ماوەی کەمی داهات و بەرمیلی نەوت بەهۆی شەڕەوە بۆ سەروی $100 بەرز دەبێتەوە. حکوومەتی تورکیا کاردانەوەی بەرامبەر نەخشەیەکی پیشاندراوی کوردستان لەلایەن کەناڵی CNN ئەمریکیەوە نیشان دەدات و دەڵێت نەخشەکە ڕاستیە کۆمەڵایەتیەکان دەشێوێنێت. پەیوەندیەکانی سەرۆکاتی کۆماری تورکیا بە توندی ناڕەزایەتی بەرامبەر کەناڵی CNN ئەمریکی دەربڕی. ئەوەش دوای ئەوەی لە ڤیدیۆیەکدا نەخشەی کوردستانی نیشاندا. ئەنقەرە ڕایگەیان ئەم نەخشەیە ڕاستیە کۆمەڵایەتیەکانی ناوچەکە دەشێوێنێت. CNN لە راپۆرتێکدا کە لە هەژمارەکانی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی کردوتەوە نەخشەیەکی کوردستانی گەورە نیشان دەدات. کەناڵەکە ئەو نەخشەی وەک ئەو ناوچە کوردیانەی لێدەژی پێناسە کردووە و پارێزگاکانی باکووری کوردستانیشی تێدایە. ئەمەش بووەتە هۆی ناڕەزایەتی ئەردۆغان. وەزارەتی دارایی و ئابووری ڕایگەیان گوژمەیەکی تری تەمویلی موچەی مانگی شوبات خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەرێم. وەزارەتەکە دەڵێت دوای نیوەڕۆ ڕۆژی یەکشەمە گوژمەیەکی تر بە بڕی 365 ملیار و 702 ملیۆن دینار وەک بەشێکی تر لە تەمویلی موچەی مانگی شوباتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لەعلقی هەولێری بانکی ناوەندی عێراق. دەژڵێت چاوەڕێ دەکەین سبەی دووشەمە لەگەڵ گەیشتنی تەواوی تەمویلی موچە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە ڕاستەوخۆ دەست بە دابەشکردنی موچەی مانگی شوبات بکەین.